تا ئێستا وەکو جاران نە بەتایبەتی مەوزوعی مەشق طبعاً ئەوان چەند جۆرێکیان هەیە لە هاوکاری پشتیوانی جۆرێکی مادیە مثلەن ئەمریکا بڕێکی پارەی هەیە ماگانە بۆ موچەی هێزەکانی پێشمەرگە پێشکەش بە وەزارەتی پێشمەرگەیەکە لەگەڵ هەندێک پێویستی ئاسوقەی وشکە و هەندێک سوتەمەنی ئەو بەردەوامە مەسەلەی هاتنی کۆمەکی چەک و تەقەمەنی و پێویستەکانی دوو لیوایی نوێی هێزەکانی پێشمەرگەکە لیوای 14 و 16 ئەو بەردەوامە نەوەستاوە هیچ کێشەی تێدا نییە مەسەلەی پشتیوانی ئاسمانی لە هێزەکانی پێشمەرگە و بەردەوامکردنی بنکە و بارەکەەکانی داعش ئەوش هەر بەردەوامە مەسەلەی بەشداریکردن لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بۆ بابەتی ڕاوێژکاری سەربازی و تایبەتی بۆ مەسەلەی چاکسازی ئەوش بەردەوامە تاقە شت کە وەستایە ئێمە کۆبنەوەی دوو هەفتە جارێکمان هەبووە لەگەڵ نوێنەری هاوپەیمانان بۆ هۆی ئەو نەخۆشی کۆڕۆنا ئەوە وەستاوە لەگەڵ مەسەلەی مەشقی بنکەکانی مەشق ئەوانش هەر وەستاوە تاکو ئێستا و دەست پێ نەکردووە یعنی دوو بەشن بەشێکیان بەردەوامن هیچ کێشەیان نییە ئەوەی کە وەستاوە دوو بەشی کە مەشقە و کۆبنەوەکانەکە کە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە